تاقیکردنەوەی دڵ و دەرون. بۆ ئەوەی ڕزگاری بەدەستبێنین پێویستە ئەزمموی دووبارەی لە دایکبوونەوە کە لە دڵەکانمان نوێ دەکاتەوە بە سەرکەوتووی بکڕین. پۆلیسی نێردراو دیمەنێکی بۆ حەقیقەت ئامادە دەکرد کە تێیدا گزارش لەم بنەمایە دەکات. پۆلیس دەیویست هەموو کەس پەیامەکەی بخوێنێتەوە بە ئیمانەوە، بە باوەڕەوە. ئەو دەیزانی دروستکردنی پەیوەندی ڕاستەقینە لەگەڵ خوددا لە ڕێی دڵەوە دەبێت، نەک تەنیا لە ڕێی دڵەوە، نەک تەنیا لە ڕێی ئەزمموی دڵی و زانستە عەقڵیەکانەوە. پۆلیس بۆ ئەوەی ئەم بیرۆکەیە بگەێنێت بەردەوام ئاماژە بەگەلەکەی واتە جوولەکەی دەکات. دەربارەی گۆڕانی دڵ لە بەشی دووەمی کتێبی ڕۆمادا ئەمەمان پێ دەڵێت لە ئاەتی 29دا دەڵێت بەڵام ئەوەی لە ناخەوە جوولەکە بێت ئەوە لە ڕاستیدا جوولەکەی. هەروەها ئەگەر خەتەنەکردن تەنها بە گوێرەی شەریعەتی نووسراو ئەنجام بدرێت ئەوە خەتەنەکردن نییە، بەڵکو خەتەنەکردنی دڵ کە لە ڕێگای ڕۆحی پیرۆزەوەیە خەتەنەکردنی ڕاستیە. ئەوەی ستایشی لە لای خەڵک نییە، بەڵکو لە لای خوددایە. ئەوەی پۆلیس دەیڵێت ئەمەیە تاقیکردنەوەی ڕاستەقینەی مەسیح و چوونە ناو ئەو ژیانەی کە پێمانی دەبەخشێت. ئەو ژیانی هەتا یەکە پەروەردگار دەیەوێت هەمومان هەمان بێت. بە سادەیی ئەتوانین ئاوا بڵێ تاقیکردنەوەیەکی دڵ و دەرونی. جوولەکەکان کێشەیەکی ڕاستەقینیان لەگەڵم بابەتەدا هەبوو، بە تایبەت لەگەڵ بابەتی خەتەنەکردن. بۆ نمونە دوای یەکەم گەشتی بانگەوازی پۆلیس و بەرناباز لە ناوچەی گەلاتیا گەڕانەوە بۆ ئەنتاکیا و شام. کۆمەڵک جوولەکە هەبوون لە ئۆرشەلیمەوە هاتنە خوارەوە و فێری خەڵکیان دەکرد کە خەتەنەکردن مەرجێکە و بۆ ڕزگار. هەروەها پۆلیسی نێردراو گفتوگۆیەکی جددی لەگەڵم بابەتە لەگەڵ ئەواندا ئەنجامدا. لە کۆتاییدا چوونە ناو ئۆرشەلیم و چاوپێککەوتنیان لەگەڵ شێخەکان و نێردراوەکاندا بەمەبەستی چارەسەرکردنی ئەم کێشەیە ئەنجامدا. کۆتاهێڵ ئەوە بوو ڕزگاربوون بە نیعمەت بە باوەڕ نەک بە هیچ شتێکی تر. ئەمە بڕیارێکی زۆر گرنگ بوو کە لەلایەن کلێسا و سەرکردەکان و نێردراوانی ئۆرشەلیم وەدرا. هەروەها نامەیەکیان نووسی کە پۆلیس و ئەوانی تر دەتوانن بیبەن و لەگەڵ کلیسانەتەوەکان بەشداری پێ بکەن کە زۆر سەریان لەم شێوازە لەم بابەتەدا لێ شێوا بوو. ئەمە لە دڵی پۆلیسدا بوو. ئەم بابەتەی بۆ ڕوونکردنەوە بەکارهێنا بۆ ئەوەی نیشانی بدات کە ئەزمموی ڕاستەقینە لەگەڵ مەسیحدا ئەزمموونێکی ناوخۆیی دەبێت بە نهێنی نەک دەرەکی. هەروەها کاتێک بیر لەم بابەتە دەکەینەوە پێمان وایە کە ئیسا مەسیح لەگەڵ جوولەکەیەکی زۆر ئاینی و دڵسۆزدا باسیێن بابەتی کرد. بە ئەگەرێکی زۆرەوە ئەو کەسە ئەندامی کۆنگرە بووە. هەروە دەزانین ناوی نیکۆدیمۆس بووە. نیکۆدیمۆس شەوانە دەهاتە لای ئیسا مەسیح چونکە ئەترسا بە ڕۆژا بچێت سەیری دەکرد و گوێی لێ دەکرد. هەروەها بە ئیسا مەسیحی گوت مامۆستا ئێمە دەزانین کە تۆ لە خودداویت، چونکە کەس ناتوانێت ئەو پەرجوانە بکات کە تۆ ئەنجامی دەدەیت مەگەر بەڕاستی لە خودداوە هاتبێ. ئیسا شتێکی بە نیکۆدیمۆس وت کە ئەم پیاوەی زۆر سەرسام کرد، ئەوەی کەوتی پەیوەندی بەو شتەوە هەیە کە پۆلیس فێری دەکردن، ئەزمموی دڵ. ئەمانە ئەو قسانن کە ئیسا مەسیح بە نیکۆدیمۆسی وت لە یوحەنا 3 کاتێوتی وەڵامی دایەوە نیکۆدیمۆس. ئیسا وەڵامی دایەوە پێی وت ڕاستیت پێ دەڵم، ئەگەر یەکێک لە دایک نەبێتەوە ناتوانێت شانشینی خوددا ببینێت. نیکۆدیمۆس پێی وت مرۆڤ کە پیر بێت چۆن دەتوانێت لە دایک بێت؟ ئەمە پرسیارێکی زۆر جددیە. دەبینین کە لە ئاەتەکەی دواییدا ئیسا مەسیح پێی دەڵێت ڕاستیت پێ دەڵم، ئەگەر یەکێک لە ناو لە ڕۆحی پیرۆزدا لە دایک نەبێت ناتوانێت بچێتە ناو شانشینی خوددا. ئەوەی کە بە جەستە لە دایک بووە جەستەیە، ئەوەشی کە بە ڕۆح لە دایک بۆتەوە ڕۆحە. مشتومڕێکی گەورە هەیە لەسەرەوەی کە ئیسا مەسیح مەبەستی لە ناوەکە چی بووە. هەروەها بۆچوونەکەی دەڵێت ئەگەر سەیری دەقەکە بکەین دەبینین باسی لە دایکبوونی سروشتی دەکات لە بەرامبەر بە لە دایکبوونی ڕۆحی، چونکە دوای ئەوە فەرمووی ئەوەی لە گۆشت لە دایک دەبێت گۆشتە، هەروەها ئەوەی لە ڕۆحەوە لە دایک دەبێت ڕۆحە. هەر بۆیە ئیسا مەسیح لێرەدا فێری نیکۆدیمۆس دەکات کە باوەڕی ڕاستەقینە لە ناوەوە سەرچاوە دەگرێت. مامەڵە لەگەڵ ئەو ڕاستیە دەکات کە مەسەلەکە پەیوەندی بە خەتەنەکردنەوە نییە. ئەم شێوە ڕواڵەتیانەش بەڵام باز لە ئەزمموونێکی ناوەی گۆڕانی دڵ دەکات. ئەمڕۆ زۆر کەسن بانگەشەی ئەوە دەکەن کە باوەڕدارن، بەڵام ئەمە زۆر لە سەر بنەمای کارەکانی ڕاست و درستی دامەزراوە. بۆ نمونە وەک لە ئاو هەڵکێشان دەڵێن ئەگەر لە ئاو هەڵکێشرێت ئەوە ڕزگاری بەدەست دەهێنیت، بەڵام ڕاستەکە ئەوەیە کە کتێبی پیرۆز دەڵێت ئێمە بڕۆین و
خەڵکی بە قوتابی بکەین و لە ئاویان هەڵکێشین واتە ئێمە قوتابی لە ئاو هەڵدەکێشین ئەو کەسانەی کە شوێن عیسا مەسیح دەکەون. بەڵام ئەگەر پشت بە لە ئاو هەڵکێشان ببەستین وەک بەشێک لە ڕزگاربوونمان ئەوە هێشتا کار و نیعمەتی باوەڕ تێکەڵ دەکەین. زۆر کەسەیەکە پشت بە لە ئاو هەڵکێشان دەبەستن بۆ بەدەستێنانی ڕزگاری. هەروەها ئەمەش دەکەوێتەوە هەمان پۆلیمبەندیەوە کە لە پەیمانی کۆندا پشتی بە خەڵق بەستووە، پشتی بە بابەتی خەتەنەکە بەسراوە. دەچینەوە سەر ئینتیمای ئاینی. هەندێک پێیان وایە لەبەرەوەی ئەندامی گروپێکی دیاریکراون ئەمە بنەمای ڕزگاربوونیان، بەڵام ئەمە بابەتێکی دەرەکیە. هەڵە نییە پەیوەندی ئاینی هەبێت، بەڵام ئەمە بنەمای ڕزگاربوون نییە. ئەمە ئەو خاڵەیە کە پۆلیسی نێردرا و لێرەدا سەرنجی لەسەر سەبارەت بە ڕزگاربوون دەخاتە سەر. هەر بۆیە لێرەدا ڕاستێکی ترسناکەیە. هەروەک چۆن لەگەڵ جوولەکە ئاینیەکاندا ڕوویداکە پۆلیس قسەی بۆ دەکردن. ئەمڕۆژ ئەگەری ئەوە هەیە جوولەکەکان و نەتەوەکان بە هەمان شێوە باوەڕ بەو ڕاستیە بکەن کە لە وشەی خوددادا ئاشکرا بووە، بەبێ ئەوەی کە ڕاستیەکە گۆڕانکاری لە دڵیاندا بکات. گۆڕانی ڕاستەقینە ئەزمونێکەکە لە دڵەوەیە، بڵێ بێگومان لەسەر بنەمای زانین دامەزراوە، بەڵام گۆڕانکاریەکی ناوەکیە. پرسیاری ئەمڕۆ بۆ تێفکرین و جێبەجێکردن ئەمەیە، با لە خۆمان بپرسین بۆچی زۆر جار بۆمان دەردەکەوێت کە ئەم جۆرە ئاینیە دەرەکیانە هەستێکی ساختەی ئاسایش بە مرۆڤەکان دەبەخشن کە ڕەنگە ڕێگری بکات لە هەندێک ئەزمموی ناتازەی لەدایک بوون. وەڵامی ئەم پرسیارە زۆرێک لەو خاڵانەدایە کە پێشتر باسمان کرد سەبارەت بەو سەر لێ شێواویە کە دەربارەی ڕێگای ڕزگاری هەیە. بەڵام ئەم ڕواڵەتە دەرەکیانە خۆراک دەدەن بە مەیلی سروشتی ئێمە بۆ ئەوەی شتێک بکەین و کەفارەتی گوناهەکانمان بدەین. کاتێک ئەم ڕەفتارە دەرەکیە دەکەین هەست دەکەین کە ئەمە کردەوەیەکی ڕاست و دروستە کە دەتوانێت ژیانی هەتاهەتاییمان پێ بەخشێت لە مەسیحدا، هەستێکی لە خۆڕازی بوونمان پێ دەبەخشێت، هەروەها دەتوانێت هەستێکی شانازیشمان پێ بدات کە ئێمە لە مرۆڤەکانی تر باشترین و ئەمە شۆکارێکە بۆ ئەوەی ژیانی هەتاهەتایی بە میراد وەربگرین. زۆر سروشتیەکە ئێمە بەما ڕاستەیەدا بڕۆین. یەکێک لە ئەو شتانەی کە پێویستە زۆر ڕوونی بکەینەوە کاتێک پەیامی مەسیح دەخەینە ڕوو ئەوەیە کە گۆڕانکاری ڕاستەقینە ئەزمموی لەدایک بوونەوەیەکی نوێیە کە کاریگەری لەسەر دڵ هەیە. هەر بۆیە بنەمای ئەمڕۆمان ئەمەیە و باسی دەکەینەوە بۆ ئەوەی ڕزگارمان بێت پێویستە لەدایک بوونەوەیەکی نوێ تاقی بکەینەوە کە دڵمان نوێ بکاتەوە.